نەبوونی ساردخانە بۆ هەڵگرتنی بەرهەمی هەناری هەڵەبجە ساڵانە زیانێکی زۆر بە باخەوانان نەگەێنێت، چونکە باخەوانەکانی هەڵەبجە لە ئەنجامی نەبوونی ساردخانەدا لە وەرزی پێگەیشتنی بەرهەمدا تەواوی بەرهەمەکانیان دەخنە بازاڕ و بە کەمترین نرخ ئەیفرۆشن. بەڵام لە ئەگەری بوونی ساردخانەدا بە بڕای شارەزایانی بواری کشتتوکاڵی ئەتوانن بۆ وەرزەکانی تری ساڵ بەرهەمەکانیان هەڵبگرن و بە نرخێکی بەرزتر بیفرۆشن. گرنگە لە هەموو پارێزگاکان بە تایبەت هەڵەبجە کە بەرهەمی هەناری هەیە ئێمە بتوانین بە ڕادێکی گەورەمان هەبێ بەلانی کەم بتوانین زیاتر لە 10,000 تەن هەناری تیا هەڵگرین. چونکە ئەگەر هەنار ئێمە ئێستا هەڵبگیرێت ئەو کاتە بە شێوەیەکی کەمەکەوێتە بازارەوە، داشکاری نرخەکەشی نابێت و کاریگەریشی لەسەر بەرزبوونەوەی نرخە بێت، نەک هەرەوەی دانابەزێ بەرزیژە بێتەوە. ئەو کاتە برا جوتیارەکان ئەتوانن بە نرخێکی گونجاو بە نرخێک کە بتوانین پارێزگاری لە تێچوونەکەی بکەین لە تێچوونی بکەین، ئەو کاتە بەرهەمەکە بە نرخێکی گونجاو بفرۆشێت. دوای 2 هەفتەی تر هەنار بە هەنارەوە نامێنێ، مەجبورین هەنار لێکۆ بێنین لە سووریا و لە تورکیا و لە ئەردەنەوە بهێنین. ئەی ئەم بەروبوومە جوانی خۆتەیەکەی سە لە بازاڕە بە هەرزان و بە تاڵانەی فرۆشی لە بەڕادێکە دای بنێ دوای 2 هەفتەی تر لە جیاتی و هەناری سووریایانی هەنارەکەی خۆ بخەرە بازاڕەوە جوتیار ئاهێک دێ بە دڵیا و کامیاگە حەسێتەوە، یعنی ئەو بەروبوومەی بە تاڵان و بە هەرزان نافرۆشت لە بازاڕە. داوا لە حکوومەتی هەرێمەکەم ئاوڕێک باتەوە لەم بوارە و دانانی بەڕاد لە ناوچەکانە، ئەو ناوچانەی بەپێی ناوچەکان، ئەو ناوچانەی کە زیاتر پێویستیان بە بەڕاتە زیاتر ئاوڕیان لێداتەوە بەڕاتێکی زیاتریان بۆ دابنێت. نەبوونی بەڕات زەرگی زۆر گەوری لایەن لە سنووری شارەزور و هەڵەبجە و ڕامانە. داوا لە حکوومەت دێنی کوردستانەکەین بەڕاتمان بۆ بێنە بۆ پارێزگاکەمان بۆ سنووری حەوزە و شارەزور زەرگی زۆری لاوی. داوا لە سەرمایەدارەکانی کوردستانەکەین، داوا لە کەلی تایبەتەکەین، حکوومەت پیلانی هەبێ بۆ بەڕات. نەبوونی بەڕات زەرری زۆریاوە لە خەڵک بە تایبەتی هەنار. بۆ هەموو ڕستێک بوونی بەڕات خاصیەتی خۆی هەیە، بەڵام بۆ هەنارەکە زیاتر زەرریاوە. ئەو هەنارەی کە لە بەردەستایە بە 250 بە 150 فرۆش ئەگەر بێت و هەڵگیرێ زستان ئەوجە کابرا بیا بە 750 بیا بە 1000 نەریز فادەیەکی زیاتری لێکە. بە بڕای شارەزایانی بواری کشتتوکاڵ ئەرکی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تایبەت و سەرمایەدارانە ئاوڕی خێرا لە بەرهەمی کشتتوکاڵی و باغداری سنووری پارێزگای هەڵەبجە بدەنەوە بە دروستکردن و دانانی چەندین ساردخانە تاوەک جوتیاران ڕزگاریان بێت لەو زیانەی کە بەردەوام ساڵانە بەهۆی زوو پێگەشتن و خستنە بازاڕ و هەرزان فرۆشتنی بەرهەمەکانیانەوە لیانەکەوێت. لە ئەگەری بوونی ساردخانەدا ئەتوانرێت بەرهەمە کشتتوکاڵی و باغداریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تری ساڵ هەڵبگیرێت. بەمەش جوتیاران سوودێکی ئەجگار دەکەن لە فرۆشتن و بە بازارکردنی بەرهەمەکانیان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.